سەبارەت بە پەیوەندیە مێژوویەکانی نێوان کورد و فەڕەنسا زیاتر قسە دەکەم بە تایبەتی کە ئێستا پەیوەندیانە لە قۆناغێکی زۆر بەهێز و هەستیاریشتان لە پاریسەوە لە ڕێگەی سکایپەوە بەڕێز دکتۆر علی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا لەگەڵم دەبێت. دکتۆر علی ئەم کاتت باش، ئەمە بێ سەبارەت بە پەیوەندیە مێژوویەکانی نێوان کورد و فەڕەنسا زیاتر قسە بکەین دوای ئەو قۆناغە مێژوویانەی کە ئێستا باسمان لێ کرد. ئێستا پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا لە چه قۆناغێکدایە؟ بەڵێ هەم کاتتان باش، سڵاوەڕێزم بۆ بینەرانی کوردستان 24. من ئەتوانم پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان یانگەری کورد و فەڕەنسا بۆ سپێ قۆناغ جیا بکەمەوە. قۆناغی یەکەم هەر لە دابەشبوونی کوردستان بوو تاکو ساڵی 91 ئەم قۆناغی زیاتر تاکە کەسی بوو کە چەند دۆستی زۆر باشی هەبوو کوردەکان لە فەڕەنسا. قۆناغی دوام لە 91ەوە تا 2003ەوە زیاتر قۆناغی مرۆڤایەتی بوو بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا بوو، بەڵام هیچ مافێکی شەرعی یاسایی نێودەوڵەتی نەبوو. زۆربەی ڕخراوە حکومی ناحکومەکانی فەڕەنسا کاریان پێیان دەکرد، بەڵام بە شێوەیەکی مرۆڤانە. بەڵام لە دوای 2003ەوە تاکو ئێستا چۆ قۆناغێکی ترەوە دوای ئەوەی هەرێمی کوردستان بە ساڵی 2002 دەستوری عێراق وەکو هەرێمێکی سپاری ناپێنرا پەیوەندەکان چۆنە قۆناغێکی ترەوە. ئەمە زۆر بیر نەکەین. یەکەم جار کە سەرۆک بارزانی پێشوازی کرا لە کۆشکی ئێلیزێ ساڵی 92 بۆ لەلایەن فڕانسا و میترانەوە. ئێستاش قۆناغەکان جیاوازە، بەڵام وەکو بەڕێستان باس پەیوەندەکان لە قۆناغێکی زۆر زۆر باش داینە. ئێمە لەبیر نەکەین ئەمڕۆ ئالای کوردستان تەک ئالای فەڕەنسا ئاڵەیەکی ئەوروپا لە یەک لە بیناکانی شارەوانی پاریس دەشکێتەوە. سەردانی خودی سەرۆکی فەڕەنسا وەکو باستان کە سێ جار چەندین جارش پێشوازی لە سەرۆکی هەرێمی کوردستان. بەڵێ ئەمڕۆ دۆسیەی هەرێمی کوردستان دۆسیەکی زۆر گرنگە لە کۆشکی کۆماری فەڕەنسا کە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە کە بتوانین وڵاتێکی زێر هەیە ئەندامی هەمیشتەی ئەنجومەنی نێودەوڵەتی. باشە بەڕێز علی دۆڵەمەری، لەم کات و ساتەدا کە فەڕەنسا پێگێکی بەهێزی لە نێو وڵاتانی ئەوروپادا هەیە، بەردەوامی ئەم پەیوەندیانە چەندە گرنگە، چەندە هەوڵتان داوە و هەرێمی کوردستان ئەم پەیوەندیە دیبلۆماسیانەی لەگەڵ فەڕەنسا بەهێزتر کردو بۆ قۆناغی ئێستا؟ یەکێک لە کارە هەرێکانی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندەکانە بەحقیقەت پەیوەندەکە تەنها لەگەڵ فەڕەنسا بەڵکو لەگەڵ هەموو وڵاتانی دنیادا هەیە. لەبیر نەکەین نزیکی 40 نوێنەرایەتی قۆنسڵخانەی وڵاتانی گەورەیە، وەروە 14 نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە هەیە. بەنسبەت فەڕەنسا بەحقیقەت ئەمە پەیوەندێکی زۆر زۆر بەهێزمان لەگەڵ حکوومەتی گەل و وەروەها دامەزراوەکانی حکومی و ناحکوومەتی فەڕەنسا هەیە. پەیوەندیمان لە کۆشکی کۆماری لەگەڵ وەزارەتی دەرەوە، ئەنجومەنی پیران، ئەنجومەنی نیشتیمانی، سنتەرەکانی لێکۆڵینەوە توێژینەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ زانکۆکان چەندین ڕێکەوتنامە واژوو کراوە لەگەڵ هەرێمی کوردستاندا کە ئەمەش دان بە هەرێمی کوردستان دەنێت. یەکەم ڕێکەوتنامەی ئیمزاکرا لە ساڵی 2010 بوو کە ئەوکە جەنابی سەرۆک بارزانی سەردانی فەڕەنسا کرد بە شێوەیەکی هەمی بۆ یەکەمین جار لە لێران نیکۆلا سارکۆزی پێشوازی کرا. ڕێکەوتنامەیەک واژوو کرا لە وەزارەتی دەرەوە لە نێوان جەنابی سەرۆک بارزانی وەروەها بەرنارد کۆشنەر کە ئەوکە وەزیری دەرەوە. چەندین خاڵ لەو ڕێکەوتنامە تاکو ئێستا جێبەجێ کراوە. ئەو پەیوەندیانە بە شێوەیە باشە پێتان وایە ئەو پەیوەندیانە ئەوەندە قوڵ و پتەون کە لەگەڵ گۆڕینی هەر سەر و کۆمارێکدا لەگەڵ هەرێمی کوردستان ئەم پەیوەندیانە بەردەوام و بەهێزتر ببێت وەکو پێشووتر بینیومانە؟ بەڵێ بێگومان وەکو باسم کرد دۆسیەکی گرنگی ئەمڕۆ دۆسیەی کورد و بەتایبەتی هەرێمی کوردستان لە ناو کۆشکی کۆماری فەڕەنسادا. لەبیر نەکەین سەرۆک میتەران، سەرۆک نیکۆلا سارکۆزی، سەرۆک هۆڵاند، سەرۆک ماکرۆن چەیان بە سەرۆک بارزانی و سەرۆکی هەرێم کەوتووە. بە شێوەیەکی فەرمی سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆشکی ئێلیزێ داوات کراوە. ئەمە ئەوە دەردەخات کە ئەوان پەیوەندێکی مێژووی هەردوو گەل و هەردوو حکوومەتدا. لەبیر نەکەین کورد وێنەیەکی زۆر جوان لە فەڕەنسا هەیە. ڕای گشتی فەڕەنسا لەگەڵ گەلی کورد و حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە جێگای دڵخۆشکەرە چونکە ئەگەر هاتوو لە کاتێکیشدا نەخواستە حکوومەت یان کۆماری فەڕەنسا بە دوای داواکانی کورد نەهێت دەبێت هۆی ئەوەی کە خەڵکی فەڕەنسا وا بکەنێ پالاپاسۆ بکەنە سەر حکوومەتی فەڕەنسا بۆ ئەوەی ڕێز ئیرادەی گەلی کورد بگریت. ئەمە جێگای دڵخۆشکەرە هەم حکوومەت هەم ئیرادەی گشتی فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستانەوە. بە بڕوای منەوە هەر کەسێک بێتە سەر کورسی سەرۆک حکوومەت پەیوەندەکان دەستنە قۆناغێکی باشتر و زیاتر بەرەو پێشەوە دەچن. بەڵێ بەڕێز دکتۆر علی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا سپاس لە پاریسەوە لەگەڵمان بوویت.